چوارەم کۆنفرانسی زانستی پزیشکی تایبەت بە نەخۆشی شێرپەنجە لە شاری هەولێر بەڕێوەچووە. ئێستا بەڕێز دکتۆر باساک بەرزەجیمان لەگەڵای کە بەڕێزیان سەرۆکی چوارەمین کۆنفرانسی شێرپەنجە لەسەر کۆنفرانسەکە زیاتر لە ڕێگەی بەڕێزیانەوە زانیاری وەرەگرێ. دکتۆر باساک سڵاوە لێبێ بەیانی بەڕێزە دو هەولێری ئازیز باش بێت لەسەر ئەم کۆنفرانسە زانیاریەکان چیە فەرموو؟ بەیانی باش خاتونجان سوپاس دەکەم دەستان خۆش. ئێمە لە ڕۆژی 4 و 5 مان کۆنفرانسی چوارەمی ساڵانەی بێست ئۆڤاسکۆ کە تایبەتە بە کۆمەڵی پزیشکی ئەمریکی بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە لە شاری هەولێر ئەنجامماندا بۆ جاری چوارەم کۆمەڵی پزیشکی ئەمریکی خۆشبەختانە مۆڵەتی دان کە ئەم کۆنفرانسە لە کوردستان ڕێک بخەینەوە. بە خۆشبەختانەش هەردوو ڕۆژەکەمان بە سەرکەوتویی لە شاری هەولێر کۆنفرانسەکەمان ڕێکخست و تەواو بووین. زۆر باشە. دکتۆر باسێکیەوە بکەین بابەتەکانی ئەم کۆنفرانسە خۆی لە چیا ئەبینیەوە، زیاتر جەخت لە چیە کرایەوە، زیاتر گرنگیتان بە چی ئەیە بۆی کە لەم کۆنفرانسەیە باسی بکەن و گفتوگۆی لەسەر بکەن. باشە. ئەم کۆنفرانسە هەموو ئەو توێژینەوە جیهانیانەی تێدا پێشکەش دەکرێت کە لە هەموو لە جیهانە کرا و ساڵانە لە مانگی 6دا لە ئەمریکا پێشکەش دەکرێت. بەڵام ئیمساڵ بەشداربوویەکی زۆر نەیتوانی بچێت بۆ ئەمریکا لەبەر کۆڕۆناوە، لەبەر نەخۆشی کۆڕۆنا. بۆیە ئەو زۆربەی زانیاریەکانمان ئیمساڵ کە ئێمە لێرە وەرگرت نوێترین توێژینەوەکانی جیهانیش لە هەولێر پێشکەش کرا. ئەو توێژینەوانن کە دەربارەی نەخۆشی شێرپەنجەیە، دەربارەی چارەسەری و دەرمانی نەخۆشی شێرپەنجەیە، دەربارەی چۆنیەتی چاودێریکردنی توشبوان دوای چارەسەری، کۆمەڵێ بابەت و داتا و زانیاری گرنگ کە لە دنیاە توێژینەوەی لەسەر کراوە ئەوانەمان هەمووی لەو دوو ڕۆژەدا خستە ڕوو. باش جا دکتۆر باساک بەپێی ئەو توێژینانەی کە جەنابەت باسیەکەی ژمارەیەکیان یەکەم جار بۆ بڵاوکراونەتەوە تا چەند باس لە ئەوە کرایان تا چەند ئەم هیوای خستە دڵی توش بوون بە پزیشکەکانیش کە لە ئێستادا بۆ کۆمەڵێک لە جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە ڕێگە چارە دۆزراوەتەوە. ببوورە من پرسیارەکە تێنەگەیشتم. من باسی ئەوەم لەگەڵ بەڕێزت کرد کە لە ئێستادا لە ڕێگەی ئەو بابەتانەی کە لە کۆنفرانسەکە باسی لێکرا تا چەند ئێوە هیواتان کەوتە دڵیان ئەتوانن هیوا بە نەخۆشەکانتان ببەخشن کە کۆمەڵێک ڕێگە چارەی نوێ هاتووەتە ئاراوە بۆ چارەسەرکردنی جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە. بەڵێ بەڕاستی هەموو ئەو توێژینەوانە توێژینەوەی نوێ بوون کە خڕانە ڕوو پێشکەش بە ئامادەوان کرا. کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ و چارەسەری نوێ و ڕێگەچارەی نوێ تێدا بوو، دڵخۆشکەرانە بوو. هەندێک شتیژی هەیە لای ئێمە پزیشکان پێی دەڵێن پراکتیس چێنج، یعنی وا لێ دەکات کە تۆ لە چارەسەری ڕۆژانە ئەو کردارانەی کە ئەیکەی بۆ نەخۆش لە ڕۆژانە فێربووی چەندین ساڵە ئێستا وا لە دەکات بیگۆڕیشتی نوێ جێبەجێ بکەی. کۆمەڵە شتی گرنگی تێدا بوو زۆر بە سوود بوون بەڕاستی بۆ هەم بۆ پزیشکان و هەم بۆ توشبوانیش سوودێکی باشی دەبێت. وەزبا من حەزەکەمەوە تێبینیە بدەم کۆنفرانسی زانستی وەکو کۆنفرانسەکانی تر نییە، سوودەکانی و دوایی کە ئەو بەرهەمی کۆنفرانسەکە بۆ بەیانی دەم و دەست تۆ ناتوانانی نایەتە بەرچاوت و خەڵک یەکسەر سوودی لێ نبینێ. کاتێکی دەوێت کۆنفرانسی زانستی تا ئەو سوودانەی خۆی لە عەرزی واقعات جێ دەکاتەوە، هەرجێ دەکاتەوە گومانی تێدا نییە، دوای 6 مانگ بێ 4 مانگی تر بێ یان ساڵێکی تر بێ، بەڵام هەرجێ خۆی دەکاتەوە و هەرجێ بەجێ ئەبێ سوودەکانی هەر دەرەکەوێت لە ئەرزی واقعدا. بەڵام بدەست بەجێ نییە بڵێن دوێنێ کۆنفرانسەکەمان کردوی تر بۆ بەیانی ئێمە ئەکەوینە سەر ئەو خەتەی کە لە ناو کۆنفرانسانە باس کراوە لە بەروی پرۆسەی زانست بۆ خۆی وایە کاتی دەوێت تا جێبەجێ ئەبێ. ئەو توێژینەوانش هەر کە باس جەنابەت باست کرد لە ناویا بەڵێ چارەسەری زۆر نوێ و تازە هاتووە.
بەس خۆشببختانە ئەو توژینوانی لە زۆربەی ئەو چارەسەریانە ئەکرێمە زۆربەی ئەو چارەسەریانەمە ئەو دەرمانانەی کە لە سەری کرابوون لە کوردستانی شاهەمانە و دابینە بۆ توژبوانی شێرپەنجە. زۆر باشە دکتۆر باسێکی ئەم کۆنفرانسی زانستی بکەین ئەو بەشداربووانە ئەو دکتۆرە بەڕێزانەی کە وەکو بەڕێستان بەشدار بوون هەمووی ناوخۆیی بوون پزیشکی ناوخۆی وڵاتی خۆمان بوو یاخۆ پزیشکی بیانیشی تیا بوو کەسانێکی تیا بوو کە ئەوانیش بتوانن بەشدار بن لەم کۆنفرانسە زانستیە. دەست خۆش بێ پزیشکی کوردستان و عێراق و وڵاتانی چواردەور و جیهانی و ئەمریکا و کەنەدا و بەریتانیا و فەڕەنسا و لە پاکستان و لە قەتەر و لە مەسقەت و لە زۆربەی کونجی دنیاوە لەگەڵمان بوون بەشدار بوون ئەوانەی زۆرینیان کە هاتبوون لە شاری هەولێر بوون و میوانمان بوون هەندێکیشان لەوانە بە ئۆنلاین لەگەڵمان بوون. جا دکتۆر جەنابەت باسی توێژینەوەکانت کرد کە کۆمەڵێکیان توێژینەوەی نوێ بووە لە نێو ئەم توێژینەوانەدا ئایا توێژینەوەی ناوخۆییمان هەبوو؟ لە نێو ئەو توێژینەوەدا ئایا توێژینەوەی چیمان هەبوو لە ناوخۆیی واتە هی پسپۆڕان هی پزیشکان بە توێژەرانی زۆر دوور دێ بۆ من. بەڵێ من پرسیاری ئەمە خاتون لە ئەوڵەوە ئاماژەم پێدا ئێمە لە ئەوڵەوە ئاماژەم پێدا توێژینەوەکان هەموو توێژینەوەی زانستین کە ساڵانە ئەمریکا وەریان دەگرێت و ئەنجا بڵاو دەکرێتەوە و دەدرێت بە کۆنفرانسی بێستەوە دەدرێت بە کۆنفرانسی ئاسکۆ پاشان دوایی بێست ئۆف ئاسکۆ توێژینەوەی هەموو وڵاتانی دنیا بوون بەس توێژینەوەی کوردستانی تێدا نیە. لەبەر ئەوەی ئێمە ئەو توێژینەوانە توێژینەوەی زۆر دقیقن ژێرخانێکی زانستی و ئابووری زۆر گەورەی دەوێت ناتوانین تۆ یەکسەر ئاو بچیتە نا ئەو توێژینەوە گەورانەی دنیا لەبەرەوەی ژێرخانێکی زۆر گەورەی دەوێت. بەڵێ دکتۆر باسێکی ئەوە بکەین ئەم توێژینەوانە ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەرایەت و چۆن کاری لەسەر ئەکەن کە ئەمە سوود بە کۆمەلگای ئێمەش بگەێنێ و لە نەخۆشخانەکانی خۆمانە وە پزیشکە بەڕێزەکان سوود لەم توێژینەوانە ببینێن چۆن لە جیهانە کاری لەسەرکرێ و وەلای ئێمەش ئاوا بۆ شێوەیە کاری لەسەر بکرێت. بێگومان ئێمە لە سەرەتاژ ئاماژەم پێدا ڕێخستنی کۆنفرانس بۆ ئەوەیە کە تۆ ئەو بابەتە زانستیانەی کە لە دنیا ئێستا هەیە و تازەیە و نوێگەرایی تێدا دەکرێت دکتۆرەکانی خۆشمان پێی ئاشنا بن بتوانن ئەو زانستە وەرگرن و لە ئەرزی واقعیشا جێبەجێکەن. ئەو وەروەکو باسم کرد ئەو دەرمانانەی کە لەوێ باز دەکرێت ئێمە ڕۆژانە بەکاریان دێنین هەندێکیان نین لێرە ئەوانە تازن زۆر تازە ناتونەتە بازاری دنیاشەوە تەنها بەز لە مەسەن ئەمریکا و دووسێ وڵات هەیە ئەوانەی کە هەشن توێژینەوەیان لەسەر کرابدان تا چەند چ ڕادەیەک ئیشیان کردو و ئیسیفادانێ و سوودەگەێنێ بە نەخۆش و چەند تەمەنی نەخۆش درێژە کاتەوە یان چەند چارەسەری دەکا ئەوانە هەموو توێژینەوەی لەسەر کرا ئەو دەرمانانەش لێرە هەیە ئەوە بەڕاستی سوودێکی زۆر بە پزیشکانی کوردستان دەگەێنێ بۆ ئەوەی بزانێت چۆن لەگەڵ ئەو دەرمانەیە هەڵسوکەوت کا چۆن بیدا بە نەخۆش و چەند بۆ ماوەی چەند و لەگەڵ نەخۆشەکە چارەسەریەکە چۆر بەکاربێنێ و لەگەڵ پرۆتۆکۆل و ستانداردی جیهانی بڕات. سپاس بۆ بەڕێزت دکتۆر باساک ئەوەی کە لە هەولێری خۆشەویستەوە لەگەڵمان بوویت.